ماوەی چەند ساڵێکە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بە بەرنامە کار بۆ سارکردنەوەی هاوڵاتیان لە پرۆسەی هەڵبژاردن دەکەن تا ڕادەیەک ئەو پلانەشیان سەری گرتووە بەڵام بە بۆچوونی چاودێران تاکە هۆکار بۆ بەتاڵکردنەوەی پلانەکەی ئەو دوو حیزبە بەشداریەکی کارای هاوڵاتیانە لە هەڵبژاردن لە هەر کوێیەک لە وڵاتێک کە پرۆسەی هەڵبژاردن خراپ بەکارهات کە تەزویر هەبوو کە دیموکراسیانە پرۆسەکە بەڕێوە نەچوو دەبێ وەڵامی جەماوەر و هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵک و چین و توێژەکانی کۆمەلگا بە زیاتر بەشداربوونی هەڵبژاردن وەڵام بدرێتەوە بەڵام زیاتریش چاودێر بن زیاتر چاچکە ئێستا ئەمە گەلی کوردستان وشیاریەکەی لە ئاستێکی بەرزدایە سەدان و هەزاران ڕۆژنامە نووس و نووسەر و ئینسانی ڕۆشنبیر هەیە لە وڵاتی ئێمە من پێم وایە سەرنجام لە دەرەنجامی ململانەیەشی مەدەنی دیموکراسیانەدا ئەم ڕەوتە دەیباتەوە کە هەڵبژاردن لای ئەو بە مانای نوێنەرایەتیکردنی جەماوەر بە ئەمانەتەوە و ئەو ڕەوتە شتێک دەشکێ هەڵبژاردن قۆرغ بکە بۆ مەبەستێکی دیاریکراوی خۆی بێ ئومێدبوونی هاوڵاتیان لە پرۆسی هەڵبژاردن جگە لە قازانجی حیزبە ساختەچیەکان هیچ قازانجێکی تری نییە بەڵام بە دروستکردنی بەرەیەکی بەهێز لە چوار حیزبەکە دژ بە حیزبە دەسەڵاتدارەکان دەتوانرێت ئەو ئومێدە بۆ خەڵک بگەڕێتەوە و گۆڕانکاریش لە کوردستان دروست بێت یەکێک لە سەرکەوتنەکانی ئەو دەسەڵاتانە لە کاتێکدا کە ساختەکاریش کراوە پەیوەندی بە بەشدار نەبوونی خەڵکە لە دەنگدان کاوەیەکێکە لە بەرنمەکەی ئەو دەسەڵاتە دایانەوەی خەڵک بەشداری نەکە بە بەشدارنیەکردنی خەڵک دەتوانن پارێزگاری لەمانەوەی خۆیان بکەن و ئەو لەشکرەی کە خۆیان هەیەە ناچاری بکەن دەنگدان بدا ڕێژەی دەنگ کاریگەری دەبێت بۆیە دەبێت لە بەرامبەر دەسەڵاتدا هێزەکانی تر کارێک بکەن ئاشت بنەوە لەگەڵ ئەو هێزەی کە بەشداری نەکردیە ئەویش بەدانانی بەرنمەیەک کە دەتوانێت گۆڕانکاری بکە بە جێڕانەوەی ئومێدێک بۆ خەڵک بەوەی کە بچی بەشداری بکە بە شێوازێک کە دەتوانم بڵێم گۆڕانکاردێک چکە هیچ ڕێگایەک چیتر نییە بۆ ئەوی گۆڕانکاری بکە و هیچ ڕێگایەکی تر لەو ڕێگایە ئاسانتر نییە کە تۆ بەدەنگ بتانی گۆڕانکاری بکەی بۆیە خەڵک پێویستە ڕێگری بکە لە بەرنمەیە کە خزمەتی مانەوەی ئەو دەسەڵاتە دەکا کە جگە لە قەیران و کێشە و ماڵوێرانی هیچی تری پێشکەشی خەڵکی کوردستان نەکردی ماوەی 27 ساڵە پارتویەکێتی بۆ مانەوەیان لە کورسی دەسەڵات هەموو فرتوفێڵێکیان دژ بە هاوڵاتیان تاقی کردوتەوە لە نوێترین سیناریۆشیان کە ماوەی چەند ساڵێکە پەیڕەوی دەکەن کە تەقلیدی حیزبە دیکتاتۆرەکانی ترە سارکردنەوەی هاوڵاتیانە لە بەشداریکردنیان لە هەڵبژاردن کە ئەمەش لە بەرژەوەندی ئەوانە بەڵام هۆشیاری هاوڵاتیانی کوردستان ڕەنگە لە هەڵبژاردننی سینۆ ئەو خەونایان لە گۆڕ بنێت وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر